بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة طه آيات السيو هشت كتوافر آياتكاني پێشووی هەر باسە لە باسی بوون بە پێغەمبەرایەتی موسا و ئەو چاکانەی کە خوای گەورە هەر لە سەرەتای لەدایکبوونەوە لەگەڵ موسا پێغەمبەر کردوویەتی تا ئەو کاتەشی کە لە ژیاندا بووە. آياتي 37 درسي رابردو فرمووی وەلەقەد مەنەننا عەلەیکە مەڕەتەن ئوخرى سوێن بەخوا ئێمە چاکەمان لەگەڵ تۆدا کردبوو جارێکی دیکەش، هەر ئەوە ناکە ئێستا دەتکەین بە پێغەمبەر و دەتکەین بە نوێنەری خۆمان و موعجیزەمان پێداوی، پێشتریش هەر کە لەدایک بووی چاکەیەکی کەمان لەگەڵدا کردووی کە ئەو کاتە تۆ ئاگاد لێ نەبووە و ئەو کاتە وەک دەڵێ بەهۆی دایکتەوە تەوان چاکەکەت پێگەیشتووە. ئێستا بۆت باس دەکەین بۆی بزانی کە چۆن ئەو کات خوا پاراستی ئێستاش بە هەمان شێوە دەتپارێزێ. دەفەرمێ ئید ئەوحەینە کاتێک نیگامان کرد بۆ شێ ئیلا ئومیکە بۆ لای دایکت ما یوحا ئەوەی کە نیگای بۆ کرا، ئەو شتەی کە نیگای بۆ کرا. نیگا وحی تەڵەن پێغەمبەران سەلامی خوایان لێبێ بەبێ گومانی لەگەڵ ئەو وحیی کە بۆ دایکی موسای چووە جیاوازە. خوای گەورە چۆن قەناعەتی بە دایکی موسای کردووە کە دڵی لە منداڵەکەی ببێتەوە، بێگومان یا فریشتە و مەلایکەتی دەگونجە ڕاستەوخۆ ناردە بنە لای، یان ئەوەتە خستوویەتیە دڵی، یان ئەوەتە خوای گەورە بە شێوەی خەون ئەوان پیشانی داوە. گرنگ خوای گەورە بە شێوازێک لە شێوازەکان کە ڕاستی شێوازی وحیەکەی دیاریکراو نییە و وەباسکراو نییە، بەڵام ئێمە دەزانین کە ئەوانە پێغەمبەر نین تا وەکو پێغەمبەرانی دیکە کتێبیان بۆ هاتبێت و تەبلیغی شەریعەت و دینکەن. ئەوە ئیلهامێکە، فێرکردنێکە و ڕێنماییەکە لەلایەن خوا بۆیان هاتووە. چۆن هاتووە؟ گرنگ ئەو ئافرەتەی دایکی موسایە قەناعەتی کردووە کە ئەوە ئەمری خوایە، بۆش قەناعەتی کردووە و هیچ دوودڵ نەبووە لە جێبەجێکردنی ئەمرەکەی. دەفەرمێ ئیذ ئەوحەینە کاتێک نیگامان کرد ئیلا ئومیکە بۆ لای دایکت ما یوحا ئەوەی کە خستمانە دڵی و ئەوەی کە فێرمان کرد و ئەوەی کە فەرمانمان پێ کرد. پێمان گوتی ئەنیقذی فیهی فی التابوتی هەڵی دەناو سندوقێک ئەو منداڵە کە ئەگەر لەدایک بوو، ئەنیقذی فیهی فی التابوتی هەڵی دە ناو سندوقێک کە دیارە بە شێوازێک ئەمە سندوقەکەی دروست کردووە کە ئاو نەچێتە ناوی، چونکە ئەگەر ئاو بچێتە ناوی دەخنکێ. سندوقێک کە بەبێ گومانی لەو پەل و وەسائلانێکە و کاتی کە پێدەچێت سندوقی دار بوو بێت کە دار زۆرتر ئەوەن سەر ئاو دەکەوێت و ژێر ئاو ناکەوێت. دروست یعنی هەڵی دە منداڵەکە کە لەدایک بوو بۆ ناو سندوقێک. ئەوجار فەقذی فیهی فی اليەمی ئەوجار سندوقەکەش هەڵدە ناو ڕووبارەکە. یەم یعنی ڕووبار، کە ئەو مەبەستی ڕووباری نیلە کە بە پێش ماڵی فیرعەوندا ڕۆیشتووە و لە وڵاتی میسرە. فەقذی فیهی فی اليەمی هەڵی دە ئەو سندوقی کە منداڵەکەی تێدایە بۆ ناو ڕووبارەکە. ئەوجار فەلیولقیه اليەم ئەوجار هەڵی دەدات ڕووبارەکەش ئەو سندوقە بۆکوێ؟ بالساحلی بۆ کەنارێک. فەلیولقیه تەمان ئەو شێوەکەی ئەمرە، یعنی با هەڵی دا، بەڵام عولەما دەفەرمون ئەوە مەبەستی ئەمر نییە، خەبەرە. فەلیولقیه اليەم یعنی هەڵی دەدات ڕووبارەکە ئەو سندوقەی بالساحلی بۆ کەنارێکی، یعنی مەترسە نایبا لەگەڵ خۆی، لە شوێنێک فڕی دەداتە قەراغێکی. ئەوجار یەخوذه هەڵی دەگرێتەوە ئەو سندوقەی ئەو منداڵەی تۆ عەدوون لی کەسێک کە دژمنی منیشە
ها بۆی نەترسێ دژمنی منە پێشەوەی دژمنی تۆ بێ وعدو له و دژمنی ئەو منداڵەش ها ئەو لە ترسی کێ طبعا منداڵەکەی دەخستە سندوقی لە دەستی فرعون کە فرعون پێشتر خەونی دی بوو لە خەویدا دەڵێن ئاگرێک کراوەتەوە لە میسر هاتووە ماڵە قبتیەکانی سووتاندووە و طبعا ئەوەی بەنو ئیسرائیلیەکانی وەک خۆی هێشتۆتەوە خەونزانەکان کە بۆیان لێکداوەتەوە پێیان گوتووە منداڵێک لەدایک دەبێت لەسەر دەستیوی دەسەڵاتی تۆ تێک دەچێت بۆ ئەوەی پێش بە خەونەکەی خۆی بگرێ بە حیسابی خۆی و دەسەڵاتەکەی خۆی پارێزراوکە قەرار دەدا هەر منداڵێکی نێرینە لەدایک بوو سەری ببڕن بۆی خەونەکە نێتەجێ کە خەونی خۆشیەتی جا فترەیەک دەڵێن هەرچی حەرس و جاسوس و شتی داناوە هەر زانی بێتی منداڵێک ماڵێک منداڵیان دەبی چاودێری کردو تاخوا کوڕە یا کچ ئەگە کوڕ بوو بێ ڕێک پێش چاوی داکو بابی سەریان بڕێ و فڕیان داوە دواتر فترەیەکی زۆر وای کردو هەتا وای لە هاتووە دەڵێن خەریک بە نێرینەکەم بن ئیشیشیان پێبوون خزمەتی خۆیانیان پێدەکردن و کرێکاریان پێدەکردن و ئیشیان پێدەکردن باج و سەرانە وەک دەڵێ شتیشان لێ دەستاندن دواتر قەراریاندا ساڵێک یعنی بیان کوژن و ساڵێک بیان هێڵنەوە جا هاڕوونی برای دەڵێن یەو ساڵەیەکە بەر ئەوەی نەکەوتووە بەر سەربڕینەکەی نەکەوتووە بەس موسا کەوتوتە ئەو ساڵی کە لەدایک دەبێت پێش ئەوەی لەدایک بێت دیارەخوای گەورە دایکەکەی ئاگادار کردوەوە ئەگەر لەدایک بوو منداڵەکە ئەو چارەسەرەکەیەتی ئەوە عیلاجەکەیەتی یەأخذه عدو لی هەڵی دەگرێتەوە دژمنی من و کەسێک کە دژمنی منە و ئیتۆشە ئی منداڵەکەشە ئەوجار خوا دەفەرمێ یەکێکی دیکە لە چاکەکان ئەوە بوو ئەلقەیت عەلەیکە خستمە سەر تۆ هەڵمدایە سەر تۆ مەحەبەتەن منی خۆشەویستیەک لەلایەن خۆمەوە یعنی چی یعنی وام کرد کارێکی وام کرد کار کەسێک ببینێ بە فرعونیشەوە کە هەموو بەنو ئیسرائیلیەکانی بە دژمنی خۆی دەزانێت بە تایبەتی ئەو نێرینانی کە تازە لەدایک دەبن پێی وابوو خەونەکەی دێن نەجێ دەسەڵاتی تێک دەدەن بەڵام واش کە منداڵەکەی بینی موسای بینی موسای خۆشویست وای کرد کە پێشنیاری تەمەن خێزانەکەی قبول کات و بیهێڵێتەوە دەنا فرعون زۆر لەوەی دڵڕەقتر و دڵخراپ بێبەزەیتر بووە کە بە منداڵێکدا بەزەی بێتەوە ئەگەر خوای گەورە خۆشەویستەکەی نەخستایەوە دڵی وألقيت عليك خصمە سەرت خۆشەویستیەک لەلایەن خۆمەوە ئەوجار خوا دەفەرمێ وەلیتوصنعە ئەو کارەمان کرد وەلیتوصنعە بۆەوەی پەروەردەت کەین گەورەت کەین دروستت کەین على عینی یعنی لەژێر چاودێری و وەک دەڵێ سەرپەرشتیکردنی خۆم واضحە أن اقذفي فيه في التابوت أو وحيكية طبعا وحي خواه بوچه بو دايكي موساي أن اقذفي فيه في اليم يعني فرمان من فكرت كأو من دالي لدايك دبي بخاتناو أن اقذفي فيه في التابوت أو من دالي كلدايك دبي بخاتناو صندوقك أقذفي فيه في اليم أو جار أو صندوق شلداتناو رباركا أو جار فليلقه اليم هەڵی دەدات ڕووبارەکە ئەو صندوقەی بالساحلی بۆ کەناری دەریاکە و ئاوەکە و ڕووبارەکە یەأخوذه دەیگرێتەوە عەدوو لی وعەدوو له کەسێک کە دژمنی منە بۆ دژمنی ئەویشە وألقيت ئەوە طبعا ئەگەر لێرە سەیری ئەو ئیمانەی کەین کە دایکی مەڕیەمە هەی بووە طبعا ئیمانێک بووە یعنی بە شاخێک بەرامبەر ناکرێ هێندە قایم بووە خوای گەورە پێی گوتووە کەسێک هەڵی دەگرێتەوە کە دژمنی منە دژمنی تۆشە یعنی هەر ئەوە هیچ بۆ خۆی خستنە سندوقەکە مەترسیە ئەجا سندوقەکە شەڵ دەناو ئاوێ وایە ئەجار پێشت دەگوترێ ئەو کەسەی کە تۆ لێی دەترسەی لە ترسیوی دەیشاریەوە دەچێتە بن دەستیوی بە دەستی خۆشت طبعا منداڵەکەی خۆت بەڕێ دەکەی بۆ ئەوێ طبعا نەتیجەکەشی لە کنوی معلوم نەبووە تاخوا منداڵەکە چی لێ بەسەر دێ بەڵام لەبەرەوەی ئەمری خوایەجا
ئەگەر خەونێک بوو بێ و بەڵام بە خەونێک هێندە ئیمانی بەهێز بوو بێت و قەناعەتی کردوێ زۆر گرنگترە لەوەی کە ئەگەر مەلایکەتی هات بێتە لاو پێی گوت پێ من مەلایکەتم و فریشتەمە هەر کامێکیان بێت طبعاً ئیمانەکەی بەخوا ئیمانێکی زۆر دامەزرا و زۆر فتەو بووە و ئامادە بووە طبعاً یعنی هاوشێوەیە لەگەڵ ئەوەی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێت ئامادە بووە ئیسماعیلی بکا بە قوربانی ئەوەش جۆرێک وەک دەڵێ لە کە نەتیجەکەی نازانێ بەڵام ئامادەیە بینێرێ ئەوجا دەفەرمێ وەئەلقەیت ئەوە شتێکی دیکەیە خوای گەورە بە موسای دەڵێ وەئەلقەیت عەلەیکە خستمە سەرت خۆشەویستیەک لەلایەن خۆمەوە یعنی وام کرد کە ئەوەی بتبینێ و تەماشات کا خۆشی بووەی وەلیتوسنع عەلی عەینی وەلیتوسنع بۆ ئەوەی گەورەت کەم لەژێر چاودێری خۆمدا وازحە ئەوجار کە تەمان لەدایک بوو و طبعاً ئەو دار و دەستەی فیرعەونیش دیارە زانویانە ئەو ماڵە ئەو ئافرەتە پێشتر چاودێریان دەکردن چێ حەملی هەیە کە دەیانزانی نزیک بوو تۆ زیاتر چاودێری ماڵەکەیان دەکرد بۆی بزانن ئەوەی لەدایک دەبێ چییە بۆی یەک منداڵی نێرینە بە زیندوی ڕزگاری نەبێ جا کە لەدایک بوو ترسی لێ نیشت بیدۆزنەوە ئالەو کاتەدا طبعاً هەڵیدایە ناو سندوقەکەی بەڵام منداڵیەتی دڵی پێوەیە ئیذ تەمشی ئوختک کاتێک ڕۆیشت خوشکت دایکەکەی بە کچەکەی گوت بڕۆ چاودێری سندوقەکەی کە بزانە لەکوێ دەکەوێتە کەنارەکەی و کەکەوتە کەنارەکەش بزانە چێ هەڵی دەگرێتەوە و نەتیجەکەی چێ و چی لێ بەسەر دێ جا دەفەرمێ ئیذ تەمشی کاتێک کە ڕۆیشت ئوختوکە خوشکت فتەقول ئەو جار گوتی چی طبعاً کە چاودێری سندوقەکەی کرد سندوقەکەی بینی لە پێشماڵی فیرعەونی چوویە کەنارەکەی کە چوویە کەنارەکەی دار و دەستەکەی طبعاً بەلایەنەوە شتێکی تازە و سەیر بوو بۆی سندوقەکان هەڵگرتەوە و کردیانەوە کە بینیان منداڵی تێدایە لە لای فیرعەون و ئاسیای خێزانی ئاشکرایان کرد طبعاً ئاسیا پێشنیاری بۆ فیرعەونی کرد کە با نەیکوژێن ئەو منداڵە بیکەینە منداڵی خۆمان و لە ماڵی خۆماندا گەورەیکەی نەگەر لە ماڵی خۆماندا گەورەیکەی زەرێکی بۆ ئێمە نابێت و یارە نەزۆکیش بۆ طبعاً هەندێکڵان هەر پیاو نەبووە طبعاً فیرعەون پیاوەتی نەبووە هەر ئاسیای خێزانی وەکو ئەوە ڕواڵەت خێزانێک بۆ دەنان ئەو قسەی هەیە کە هەر پیاوەتی نەبوو بێت نەبەر نەک هەر نەزۆک بوو بە گرنگ منداڵیان نەبوون ویستوێتی بیکا بە منداڵی خۆی و پێشنیارەکەشی قبوڵ کردووە کە پێشنیارەکەی قبوڵ کردووە ئەوجا گەڕاون بە دوای شیردەرێکیدا هەر ئافرەتێک لەو وڵاتەی خواخوای بووە ئەو ببێتە دایانی چونکە ها منداڵی ماڵی فیرعەونیە و هەرچی بیەوێ دەیدنێ و بۆی دەکەن بەڵام بە قەدەری خوای گەورە طبعاً شیری هیچ ئافرەتێکی نەخواردووە جا لەو کاتەدا کە خوشکەکەی بەدوایەوەیتی و ئاگای لێ چۆن ئەو ئافرەتانە دێن دەمی بۆ بەم کە هیچ ئافرەتێکی نابە دەچێ خۆی ئاشکرا دەکا بەڵام ناڵێ خوشکەوی بەتەوان هەر وەکو ئافرەتێکی دیکە کەسێکی دیکە خۆی هەل ئەدولکم دەتانەوێت ئەمن ڕێنمونیتان کەم عەلا من لەسەر کەسێک یەکفولوه کە ئەو منداڵی ئێوە لەخۆ بگرێت و چاودێری بکە طبعاً پێی گوتن کە من ئافرەتێک پێ دەزانم ئافرەتێکی باشە و چاکە لە بەشکم بابی طبعاً ڕێک گوتیان بڕۆ بیهێنە کە هێنایان طبعاً هەر لە دوورەوە ڕێک طبعاً بۆ دایکی ڕۆیشت و دەمی بە شیرەکەیدا کرد و پێوە دیار بوو بەڵام خوای گەورە طبعاً عەقڵی ئەو کاتە لەسەر خۆی نێشتوون دەنا خۆ ئەگەر عەقڵیان ئیشی کردبا دەبوا تێگەیشتوانە دەبوا حاڵی بووبانە وایە بەڵام نەیانزانیوە طبعاً ئەو منداڵە هەر لێوەوە هاتووە یانزانیوە لە شوێنێکی دیکەی زۆر دوور هەر ئیوێ نییە بۆش یەکەم جارەوەیان کردووە ئامادە بوون فەڕەجە هەل ئەدولوکە دەتانەوێت ڕێنمونیتان کەم عەلا مەن یەکفولو بۆ کەسێک کە سەرپەرشتی بکە جا دەفەرمێت فەڕەجەعناکە تۆمان گەڕاندیەوە ئیلا ئومیکە بۆ لای دایکت بۆچی کەی تەقەڕ عەینوها بۆ ئەوەی تەقەڕ ڕۆشن ببنەوە چاوی ڕووناک ببنەوە کە لێرە چاو ڕووناک بوونەوە یعنی دڵ خۆش بوون دڵ ڕووناک بوون ئێستاش ئەگەر کەسێک
خەبەرێکی خۆشی بۆ دێ کەسێکی دێتەوە کە پێی دەڵێن چاوە درۆن یعنی دڵ درۆن کەی تەقەڕ عەینوها بۆی چاوت بە بینینی ڕوون ببنەوە دڵت بە بینینی خۆش بێ ئەوجار وەلا تەحزەنە بۆی خەفەتیش نەخۆی خەمیش نەخۆی لە دووری منداڵت ئەوە چاکەیەکی دیکە بوو کە خوا لەگەڵ موسادا کردبووی چاکەیەکی دیکە تەمەن خوا بۆچی ئەو چاکانەی بیر دەخاتەوە بۆی زیاتر شکری خوا بکا لەلایەک وەلایەکی دیکە بۆی ئیمانی پتەوتر و بەهێزتر بێت چۆن خوا ئەو کات خۆ منداڵێکی ساوا بوو وایە بەیەک گزر لەی دەیانتوانی بیکوشن بەڵام ها قەدەری خواوانە بوو بە منداڵی لە بەردەستی فیرعەوندا بووی پێی نەکوژراوی ها خوای گەورە دەیەوێت فێری کە ئێستا پیاوێکی گەورەی و هێز و توانایەکت هەیە دەچیە بەرامبەری هەر لێی مەترسە ئەوجار وەقەتەلتە تۆ کوشت بووت کاتی خۆی نەفسەن کەسێک تەمەن فەنەجەیناکە ڕزگارمان کردی ئەو کات من الغەمی لەو خەفەتە بەڵام وەفەتەناکە وهەروە تووشی تاقیکردنەوەشمان کردی تاقیشمان کردیەوە فنونەن یعنی بە چەندان تاقیکردنەوە ئەو کاتەی کە موسا هەر لە ماڵی ها گەورە بووە بەڵام فیرعەون هەر بە منداڵی خۆی زانیوە تەبەن هەتا ئەو کاتەی ئەوەی لە دەست نەقەوماوە موسا لە ماڵی فیرعەونیدا ئازاد بووە هەرچی سەروەت و سامان و دنیای فیرعەونی هەیە توانیویەتی بە کەیفی خۆی تەسەڕوفی پێوە بکات و خەڵکیش بە کوڕی فیرعەون بانجان کردووە و کەس لە بەرامبەریدا نەوەستاوەتەوە تا لەو تەمەنی گەورەتیەیەدا لە بازاڕی ها دەبینێ دوو ئەوە شەڕێ دەکەن بەنو ئیسرائیلیەک و قێبتێک شەڕی دەکەن طبعا موساش بەنو ئیسرائیلیەوە و هەستی خزمایەتی و ئەنجا بەنو ئیسرائیلیش مەزلومن طبعا بە تەبیعەت ئینسانی چاک مەیلی بەلای کەسی مەزلومدایە ئەوەی ستەمی لێ دەکرێت ئەگەر تۆزێک ویژدانی هەبێ هاودینیشت نەبێ جاری وهەیە عەتف و سۆزت بەلای ویدا زۆرترە دەبینێ دوو ئەوە شەڕ دەکەن بەنو ئیسرائیلیەکە هاوار دەکاتە موسای طبعا بۆی فریای کەوێ ئەویش دەچێت لێشیان کاتەوە دیارە قێبتیەکە هەر دەوێ پەلاماردا و بە قسەی لێک جیا نابێتەوە زلەیەکی لێ دەدا ئەو قێبتەی لەدەست دەکوژرێ کە لە دەستی دەکوژرێ ئەو کاتە هەڕەشەی کوشتنەوەی لێ دەکرێت و فیرعەون گومانی لێ دەکا و دەیەوێت سزای دات و تۆڵەی لێ بکاتەوە بەڵام خوای گەورە تەبەن ڕێنمونی موسای کرد کە ئەو وڵاتەی خۆت ئەو شارەی خۆت بەجێ هێڵە فعلەن ئەو کاتە شوێنەکەی بەجێ هێشت و چووە مەدائین لای شوعەیب پێغەمبەر و ئێستا باسی ئەوەش دەکا فەنەجەیناکە من الغەم وەقەتەلتە نەفسەن کەسێکت کوشت فەنەجەیناکە من الغەم ڕزگارمان کردی لە خەمی ئەوەی کە بکوژرێەوە وەفەتەناکە و هەروە تۆشمان تاقی کردەوە بە فتون یعنی بە چەندان تاقیکردنەوەی جۆرا و جۆر ئەو جارخوا دەفەرمێ فەلەبیثتە مایەوە سینین یعنی چەند ساڵێک دە ساڵی هەر شوان بووە بۆ شوعەیبی واجا زیاتر دوای شوانەتەکەی ماوەتەوە یان یەکسەر گەڕاوەتەوە فەلەبیثتە سینینە مایەوە چەند ساڵێک فی ئەهلی مەدیەنە لە ناو خەڵکی مەدائین ئەو شارەی کە بۆی چووبووی ئەو جار ثم جئتە پاشان هاتیەوە ئەی موسا بۆ شارەکەی خۆت بۆ ئێرە على قەدەرین یعنی بە کات و مەوعیدێکی دیاریکراو بە قەدەر و ئەندازەگیریەکی دیاریکراو یعنی ئەوەی کە ئێستا تۆ هاتوویەوە ئێرە بەرنامەڕێژی بۆ کراوە ئەندازەگیری بۆ کراوە کارێکی هەڕەمەکە نییە ئەی موسا ئاگاد لێی بێ خوای گەورە ئەو کارانەی کردوون بۆی ئامادەت کا و حازرت کە وازەحە سەیری ئاەتەکەیکەنەوە ئیذ تەمشی ئوختوکە کاتێک کە دەڕۆیشت خوشکت یان ڕۆیشت خوشکت بە دوای تەبەن سندوقەکەیدا فتەقول ئەو جار خوشکەکەت گوتی بە فیرعەون و دار و دەستەکەی هەل ئەدولکم ئایا لەتانەوێ ڕێنمونیتان کەم على من یەکفوله لەسەر کەسێک کە ئەو منداڵی ئێوە لە خۆ بگرێت و سەرپەرشتی بکە فەڕەجعناکە ئەتۆمان گەڕاندیەوە ئیلا ئومیکە بۆ لای دایکت
كي تقر عينها بۆ ئەوەی ڕووناک و ڕۆشن ببێتەوە چاوی و دڵی خۆش ببێ ولا تحزن بۆی خەفەت نەخوا ئەوجار وقتلتە تۆ کوشتبووت نەفسەن کەسێک تەوان بەهەڵە فەنەجەیناکە تۆمان ڕزگار کرد من الغەمی لەو خەفەت و خەمەی کە تێیکەوت بووی بەهۆی کوشتنی ئەو کەسەوە ئەوجار وەفەتەنناکە تاقیمان کردیەوە فتوونە بە چەندان تاقیکردنەوەی جۆراوجۆر فەلەبیثتە سینینە فی ئەهلی مەدیەنە مایەوە چەند ساڵێک لەناو خەڵکی مەدیەن مەدائیندا ثم جئتە پاشان هاتی بۆ ئێرە ئەو شوێنەی کە کێوی تۆڕ تەڵەن ئەو شوێنەی کە خوا قسەی لەگەڵ کرد و کردی بە پێغەمبەر بەڵام عەلا قەدەر بە ئەندازەگیریەکی دیاریکراوی پێشوەخت لەلایەن خواوە نەک لەلایەن موسایەوە ئەی موسا ئەوجار خوا دەفەرمێت وەصطەنەعت ئەتۆم ئیستیناع یعنی دروستکردن بەڵام لێرە دەکرێت بڵێن هەڵبژاردن تۆم هەڵبژاردووە ئەی موسا لنفسی یعنی بۆ خۆم بۆی بتکەمە نوێنەری خۆم بتکەم بە پەیامبەری خۆم بە نێردراوی خۆم پەیامی خۆمت تا پێ بنێرم وەصطەنەعتوک تۆم دروست کرد یعنی تۆم هەڵبژارد لنفسی بۆ خۆم بۆی تایبەتت کەم بە خۆم یعنی بتکەم بە نوێنەری خۆم ئەوجار پێی فەرموو ئیذهەب بڕۆ ئەنتە وەئەخوکە خۆت و براکە طبعا ئەو کاتە براکەی لەگەڵ نییە بەڵام بڕۆ یعنی برایەکەشت باکە کە طبعا دەڵێن چاکترین چاکە کە برا لەگەڵ برای کردبێت لە مێژووی بەشەریەتدا ئەو چاکەیە کە موسا لەگەڵ هاڕووندا کردوویەتی دەڵێن تاکە برایەکە ئامادە بوو بێ چاکترین شتی خۆی کە پێغەمبەرایەتێ لەگەڵیدا کابە یعنی لەگەڵی بەشکە بۆیە دەفەرمێت ئیذهەب ئەنتە بڕۆ خۆت و براکەت بئایاتی بە نیشانەکانی منەوە نیشانەکانی چی بوون کۆچانەکە و دەستەکە بەڵام ئاگاتان لێی بێت وەلا تەنیە فی ذیکری بێتاقەت و ڕەز و ماندوو نەبن لە یادی من نەکەن یاد و یعنی ترسانە خۆشەویستیە تەسبیحاتە ذیکرە خوا لە بیربوونە نوێشکردنە نەکەن لەوەیدا کەم تەرخەمی بکەن و کەم تەرخەمی بنوێنن بۆ چونکە ئەو ذیکر و یادی خوایە ئیمان و لایەنی ڕوحیت بەهێز دەکات و وات لێ دەکات بتوانی بەرگەی ناڕەحەتیەکان بگری ئیذهەب بڕۆ ئەنتە وەئەخوکە خۆت و براکەت بئایاتی بە نیشانەکانمەوە لێرە یعنی بە موعجیزەکانمەوە لێرە مەبەستی ئایات یعنی موعجیزە دەستەکە و گۆچانەکە بەڵام وەلا تەنیە بێتاقەت و وەڕەز نەبن کەم تەرخەمی نەکەن فی ذیکری لە یادی من ئەوجار پێی گوتن ئیذهەبا بڕۆن إلى فرعون بۆ لای فرعون إنه طغى بێگومان فرعون خۆتان دەزانن کە یاخی بووە سنووری بەزاندووە لە ئەمری خوا هەڵگەڕاوەتەوە ئیذهەبا بڕۆن إلى فرعون بۆ لای فرعون إنه طغى بێگومان ئەو لە فەرمانی خوا یاخی بووە ئەگەر چوون چی بکەن فقولا له فقولا قسەی لەگەڵ قسە بکەن له لەگەڵ فرعوندا بە قەولەن لەین بە قسەیەکی نەرم سەرەتا قسەیەکی نەرم قسەی زبر و ڕق و توند مەکەن طبعا بۆ چونکە ئەو دەچن داوای ئەو دەچن دینی خوای پێ بگەێنن ئەو دەچن پەیامی خوای پێ بگەێنن فرعون ئەگەر بە قسەی موسا و هاڕوونی کردبا و گوێی لە ئەمری خوا گرتبایە پێشتر هەرچیەک بوو بێت و هەر چەندێک خراپەی کردبێ خوای گەورە بە ئیمان هێنان و بە شوێن کەوتنی پێغەمبەران ڕابردوو دەسترێتەوە بۆیە لە کاتی داوەکردندا بەرامبەرەکەت هەرچیەک بێت دەبێت قەولت قەولی نەرم بێ قسەت قسەی نەرم بێ فقولا له قسە بکەن لەگەڵی بە قەولەن لەینە بە قسەی نەرم و لەسەرخۆ لعله يتذكر بأميدي أو فرعون يتذكر آموشگاریتان لێ وەربگرێ یان ئەو یەخشا یان بترسێ لەو عقوبە و سزای خوایە کە لە قیامەت بۆی حازر کراوە لە ترسی عقوبە و سزایەکەی واز لەو خۆ بەخوازانین و تەکەببور و زوڵم مستەمەی بێنەکە کردوویەتی وازحە
جا بۆ خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە ها لە حاڵەتی داعوە و بانگەوازیدا لەگەڵ خەڵکی خراپی ئینسان هەر دەبێ قسەی نەرم بێ، لەگەڵ خەڵکی موسڵمان بێگومان طبعاً حتا ممکن ببێ ئینسان دەبێ قسەی نەرم بێ، چونکە خوا لە بەرامبەر فرعوندا دەفەرمێ قسەت نەرم بێ، لە بەرامبەر کەسێکی ئیمانداردا بێگومان دەبێ نەرمتریش بێ ئینسان. فقولا له قسە بکە لەگەڵی قولا لەین بە قسەیەکی نەرم لعله بە ئومێدی ئەوەی فرعون یەتەذەکەر پند وەرگرێ ئامۆژگاری وەرگرێ بیرکاتەوە ئەو یەخشەیا بترسێ. ئەوجار قالا وتیان موسا و هاڕونیش ربنا ئەی پەروەردیگارە ئینەنا نەخاف بەبێ گومانی ئێمە دەترسین. لە چی دەترسین؟ ئەن یەفڕوطە عەلەینا ترسی ئەوەمان هەیە یعنی تێپەڕێنێ لەگەڵمان یەکسەر دەست بەجێ عەقوبەماندا سزاماندا دەستدرێژیمان بکاتە سەرێ. ئەو ئەن یەطغا یان دەترسین زیاتر یاخیب بێت و زیاتر سنوورەکانی تۆ بەزێنێت و زیاتر سوور بێ لەسەر ئەو تاوان و تاوانکاریەی کە کردوویەتی. واضحە؟ قالا گوتیان ربنا ئەی پەروەردیگارە، چونکە ئەوانش بەشەر بوون خۆ بەشەر نەوعێک لە ترسی سروشتی و طەبیعی لە دڵیدا هەر هەیە. جا فرعونێک کە موسای گەورە کرد بێت و خۆی بەخوا زانی بێت و ئاسان نییە بچی پێی بڵێ وەرە ئەتۆ لەگەڵ من ببە بە عەبدی خوا و واز لە تەخت و دەسەڵات و هەموو ئەو تەکەببوڕ و خۆبەزلزانیەت بێنە کە هەتا. بێگومان ترسی هەر هەیە بۆیە دەڵێن ربنا ئینەنا پەروەردیگارە بەڕاستی ئێمە دەترسین ئەن یەفڕوطە عەلەینا دەستدرێژی بکاتە سەرمان یعنی یەکسەر دەست بەجێ سزاماندا، ئەو ئەن یەطغا یا سنوور ببەزێنێت لە چی؟ لە سزادانی ئێمە. طبعاً هیچ سنووری هەر بەزاندووە لە بێ ئەمری خوایدا یان سنوور ببەزێنێ لە سزادانماندا. قالە خوا فەرمووی لا تەخاف مەترس ئینەنی بەبێ گومانی من معەکوما لەگەڵ ئێوەدا ئەسمەع دەبیستم و ئەڕا دەشبینم. دەبیستم چ دەڵێ؟ یعنی ئێوەش و فرعونیش چ دەڵێ؟ و هەروەها دەشبینم چ دەکا؟ بۆیە کە دەڵێ لەگەڵتانم یعنی بەبیستن و بەبینین و بەدەسەڵات بە سیفات لەگەڵتانم. بۆیە خوا طبعاً هەموو شوێنێک دەبینێ و هەموو شتێک ئەوەی دەگوترێ دەیبیستێ و دەسەڵاتیشی بەسەر هەموو شوێنێکیدا هەیە. قالە لا تەخافە فەرمووی مەترسن ئینەنی معەکوما بێگومان لەگەڵتانم. بەچی لەگەڵتانم؟ یعنی بەهێز و بەدەسەڵات. ئەسمەع و ئەڕا دەشبیستم دەشبینم. دەبیستم ئەوەی دەیڵێن و ئەوەی دەیڵێ، دەبینم ئەوەی ئێوە دەیکەن ئەویش دەیکا. ئەوجار فەئتیاهو ڕۆیشتن بۆ لای فرعون فەقولا گوتیان چی؟ ئینا ڕەسوولا ڕەبیکە بێگومان ئێمە دوو نێردراوی پەروەردیگاری تۆین. پەروەردیگاری نایانگوت پەروەردیگاری ئێمە، پەروەردیگاری تۆ یعنی تۆ خوانی جارێ هەر یەکەم وش ئەتۆش خوایەکت هەیە لەلایەن ئەو خوای تۆ هاتووین. ئەوجار فەئەرسل مەعەنا بەنی ئیسرائیلە فەئەرسل مەعەنا بەنی ئیسرائیلە. طبعاً یەکەم قسە لێرە لە شوێنێکە تەکمیلەی بەسەر هاتەکەی دەکا. یەکەم جار پێی دەڵێن وەرە دەمانەوێت ڕێگات پیشاندەین و لە تاوان و خراپە و خراپەکاری پێشووتر پاکت کەینەوە، دواتر یەکێکی دیکە لە قسەکانیان ئەوە بووە نەک یەکەم قسە. فەئەرسل مەعەنا بەنی ئیسرائیلە بنێرە لەگەڵماندا بەنو ئیسرائیلیەکان یعنی ئازادیان کە و ئازیان لێ بێنە لە زوڵم و ستەم و چەوساندنەوە ولا تعذبهم سزایان مەدە. واضحە؟ جا ئەوە هێندێک لە عولەما دەیکەنە بەڵگە و دەیکەنە بنەمایەکی کاری سیاسی و ڕێکخراوەیە. ئەو کەسەی کە لە شوێنێک کار دەکات و لە شوێنێک ئیش دەکات ئەگەر بیەوێ خەڵک شوێنی کەوێت و خەڵک بە قسەیکە بەبێ گومانی دەبێت لایەنی دنیای خەڵکی بتوانێت گۆڕانکاری بەسەردا بێنێ. دەبێت ئیشکەی ئەوجار چاوەڕێبی لە خەڵکی پشتیوانی لێ بکە. موسا هەتا نەیتوانی ببێتە نەوعە بەدیلێک بۆ بەنو ئیسرائیلیەکان و نەوعێک جێگای ئومێد بۆ بەنو ئیسرائیلیەکان نەیانتوانی بەنو ئیسرائیلیەکان بە دوای موسای کەوت.
چونکە دەترسان لە دنیادا فرعون پێشتر چەندی سزاداون دواتر زیاتر سزایاندا ئەوە یەک و هەروەها موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ بابەتە عەقیدەی و ئیمانیەکاندا کە گەیاندوونی بە فرعون خەمی ئەوەشی خواردووە کە چارەسەری گەورەترین و گرفتی خەڵکیشکە فعلەنیش چارەی کردووە فعلەنیش بۆتە پێشەنگ و قودوە ئەوجار خەڵکەکە قەناعەتی پێکردووە کە خەڵکی ئێمە زۆرینە دەڵێ خەڵک لەگەڵ شێ با ئەو پشتیوانی لێ بکە یان خەڵک با دەنگم پێ بدا ئەوجار ئیشی بۆ دەکەم خەڵک با لەگەڵم بێ ئەو وانە یعنی تۆ دەبێ پێشەنگ بی بۆ خەڵکی ئەوجار چاوەڕێ بکەی لە خەڵکی تۆ دەبێ ئیش بۆ خەڵکی بکەی ئەوجار خەڵک کاردانەوەی دەبێ پێغەمبەران وا بوون سەلامی خوایان لێبێ هەتا ئەو کاتەی نەبوو بنە جێگای ئومێدی خەڵکی و خەڵک نەیزانی بێ دەبنە بەدیلی دەسەڵاتدار و خەڵک ستەمکارەکەی خەڵک لە ترسانیش بوو بێ ها نەیتوانیوە بە دوایان کەوێ کە زۆرتریش لە ترسان بووە ها نەک لەبەرەوەی کە پێی وا بووە خەڵکێکی باش نین و چاک نینە لوط پێغەمبەر کە دەریان دەکرد دەیانگوت ئینەهم ئوناس یەتەطەهەڕون خەڵکێکن خاوێنن دەیانەوێت بە خاوێنی بمێنەوە بۆیە دەریان دەکەین تەواو پێغەمبەری ئێمە کە دەرکراوە لەبەرەوەی دەرنەکراوە خەڵکەکەی خراپ و خراپەکار و خوێن ڕێژ و ئەوانە بوون بەعەکسەوە ویستویانە شتەی نەهێڵن بەڵام لەبەرەوەی خەڵک پێی وا بۆ نابێتە بەدیل لەناخۆ ئەگەر خەڵکی مەکەی زانی بەیان پێغەمبەر دەبێتە دەسەڵاتدار پێشەوەی ئەوە بێ تەمەن ئەو گەورەیەی بدەن بە خەڵکی مەدینەی بۆ خۆیان پشتیوانیان لێ دەکرد ئەگەر زانی بەیان دینەکەی بەو شێوازەی گەشە دەکات و بەو شێوەی دەمێنێتەوە فەئتیاه چون بۆ لای فرعون فقولا پێیان گوت ئینا ڕەسوولا ڕەبیکە بێگومان ئێمە دوو نێردراوی پەروەردیگارتین فەئەرسیل مەعەنا بەنی ئیسرائیلە بنێرە ئازاد کە بەنو ئیسرائیلیەکان لەگەڵمان ولا تعذبهم پێیان هیچ کەس سزایان مەدە ئەوجار دیارە پێی دەڵێن چۆن بزانم ئێوە پێغەمبەرن و ئێوە چۆن خۆتان بە پێغەمبەر دەزانن ئەوجار پێی دەڵن قەد جئناکە بێگومان ئێمە هێناومانە بۆ تۆ بئایەتی نیشانەیەک دیسان من ڕەبیک لەلایەن پەروەردیگارت قەد جئناکە بێگومان هێناومانە ئێمە بۆ تۆ بئایەتی معجزە و نیشانەیەک من ڕەبیکە لەلایەن پەروەردیگارت ئەوجار پێی دەڵێن والسلام على من اتبع الهدى سلام مەبەستی سەڵاو نییە چونکە سەلام پێش قسانە وایە ئەگەر بتوێت سەلامی لە کەسێکی کەی وانە کە چوویەکن کەسێکی دەبێت سەلامی پێ جا قسانکەی ئەو سەلامی یعنی سەلامەتی لە سزا و لە عەذابی خوای على من لەسەر کەسێکە بۆ کەسێکە اتبع الهدى کە بە دوای ڕێنمونی و ڕێگای ڕاست دەکەێت واضحە والسلام سەڵاو لێرە یعنی سەلامەتی لە سزا و خەشم و قین و تووڕەیی خوا ئاگادار بە على من لەسەر کەسێکە کە اتبع الهدى کە بە دوای ڕێنمونی و ڕێگای ڕاست دەکەێت ئەوجار خوا دەفەرمێ ئینا قەد ئوحیە هەر هاڕون و موسا پێی دەڵێ ئینا قەد ئوحیە ئیلەینا بێگومان ئێمە نیگا کراوە بۆمان ئەن العەذاب بێگومان سزای خوا على من كذب لەسەر هەر کەسێکە کە بە درۆ دەزانێ چ بە درۆ دەزانێ پەیامی خوا و پێغەمبەران وتەوەلە و هەروەها پشتیش لە ئیمان هێنان دەکات و باوەڕیان پێ ناهێنێ ئینا بێگومان ئێمە قەد ئوحیە ئیلەینا بە بێگومانی نیگا کراوە بۆ لامان فەرمانمان بۆ هاتووە ئەمرمان بۆ هاتووە پێمان ڕاگەیەندراوە ئەن العەذاب بێگومان سزای خوا على من كذب لسر أو كسايا أو كسانية كبدرو دزانن بيامي خواي قورة وقصي خواي قورة أو جر وتولى وهروا قشتش هلدكنو إيمان نهين أو جر فرعون ضلي قال فرعون قلتي فمن ربكما يا موسى پروردگاري إيوشي أي موسى أو پروردگاري أو نيقول پروردگاري منها موسى وهارون ضلن پروردگاري تو أو دڵێ فەمەن ڕەبوکما یعنی من بەخوای خۆی نازانم بۆ خوای ئێوەیە فەمەن ڕەبوکم پەروەردیگاری ئێوە کوێیە ئەی موسا ئەوانیش دەڵێن چی قالە موسا طبعا قسەکەر بووە فەرموویەتی ڕەبونا الذی پەروەردیگاری ئێمە الذی ئەو زاتەیە ئەعطا كل شيء خەلقەهو ئەعطا كل شيء بەخشیویەتی هەموو شتێک ئەو جار خەلقە دروستیشی کردوون
یان دروستکردنی بەخشیوە بە هەموو شتێک ئەو زاتەیە کە بەخشینی بەدەستە یعنی خەڵقی بەدەستە دروستکردنی بەدەستە و ئەو دروستکردنەی بەخشیوە بە هەموو کەسێک هەموو دروستکردنێک لەلایەن ئەوە ئەو جار هەر ئەوەندەش نا کە ئینسان یا دروستکراوەکانی دروست کرد بێت و بەرەڵای کردوون ثم هەدا پاشان ئەوە ڕێنمونی دروستکراوەکانیشی کردووە هەر یەکەی بۆ پێداویستیەکانی خۆی وایە منداڵێک کە لەدایک دەبێ خۆ هەر کەس فێری ناکا بڵێ بەدەستی خواردنی بخۆوایە هەر لە خۆڕا دەستی بۆ دەمی دەبا وایە مەسەلەن شتێکی بدێ بۆنی هەبێ بۆ لوتی دەبا بۆنی دەکا جاندارەکانی دیکە چۆن دەتوانن بخۆن و بڕۆن و بێنەوە وایە ئێستا ئاژەڵێکی بەرەڵاکە دوو ڕۆژان کە فێر بوو دەسێتە هەر شوێنێکی دێتەوە شوێنەکەی خۆی شێوای کردووە بێگومان خوای گەورە دەفەرمێت ربنا قال موسى فرمووی ربنا الذي پەروەردیگاری ئێمە ئەو زاتەیە ئاعتا بۆ خۆی یعنی بەخشیویەتی هێندێک دەفەرمون لێرە ئاعتا بە معنای ئەبداعەیە یعنی دای هێناوە هەموو شتێک لە سەرەتاوە خەڵقە و شێوەی دروستکردنەکەی بە کوردی یعنی سیفەتی دروستکردن هی خۆیەتی و تایبەتە بەخۆی ئەو جار هەرچی دروستیشی کردبێ ڕێنمونی کردووە داوەکو گوتم ڕێنمونیەکی فیتری و سروشتی کە هەر دروستکراوێک کە دەبێ خوای گەورە فێری ژیانیشی کردووە بۆ خۆی دەتوانێت بژیە بەبێەوەی کەس فێریکە و هیدایەتێکی دیکەشمان هەیە بۆ بەشەر کە خوای گەورە پەیام و پێغەمبەرانی بۆ ناردوون کە ئەوە هیدایەتی قیامەتیە و ئەوەی کە مەسیری ئینسانی پێوەبەندە تایبەتە بە خەڵکە مکەلەفەکەی قال ربنا الذي أعطى كل شيء پەروەردیگاری ئێمە ئەو خوایە کە هەموو شتێکی دروست کردووە لە نەبوونەوە ثم هەدا پاشان ڕێنمونیشی کردو ئەو جار بۆ ئینکاری زیندوو دیارە باسی قیامەت و زیندوو بوونەوە و سزا و تووڕەی خوان بۆ کردووە قال فرعون گوتی فما بال القرون الأولى بال يعني حاڵ و دەنگ و باسی گەلانی پێشوچی ئێوە ئەگەر پێتان وایە خوا سزای لەکنە و عقوبەی لەکنە و ئەو قەومانەی پێشووتر کە پێغەمبەریان بۆ هاتووە و ئیمانیان بە پێغەمبەرەکان نەهێناوە و مردوون و تا ئێستا زیندوو نەبوونەتەوە کوا ئەگەر قیامەتێک کە باوچیە کە باخوا دەبوو ئەوانی سزادابانە قال گوتی فما بال القرون الأولى حاڵ و دەنگ و باسی ئەو گەلانەی پێشوو کە لە ناو براون حاڵ باڵیان چی ئێستا لەکوێن بۆ نابینین سزا بدرێنیان نەمان دیوە سزایان وەرگرت بێ چۆن جواب دەداتەوە قالە موسا سەلامی خوای لێبێ دەفەرمێت عیلمها زانیاری سەبارەت بە ئەنجامی ئەو خەڵکانە عند ربی لەلایەن پەروەردیگارمە فی کتاب لەناو کتێبێکیش کە ناوی لەوح المەحفوظە هەمووی نووسراوە قال علمها فەرمووی زانیاری سەبارەت بەو خەڵکە و بەکار و کردەوەکانیان عند ربی لەلای پەروەردیگارمە فی کتاب لەناو کتێبێکدا بەنووسراوی لا يضل ربي لا يضل والنابي لي پەروەردیگارم هیچ شتێک ولا ينسى وهیچ شتێکیشی لەبیر ناچێت لا يضل يعني دەکرێت بڵێن والنابي لي یان هەڵە ناکا پەروەردیگاری من لە هیچ شتێکدا ولا ينسى وهروە هیچ شتێکی لەبیر ناچێت واضحە ئەو جار باسی ئینکاری زیندووبوونەوە و قیامەت دەکا بۆیە دەفەرمێ الذي خوای من ئەو زاتەیە کە جعل لكم الأرض مهدا جێراویەتی بۆ ئێوە زەوی بە مەهد وەکو بێشکە و ڕاخەرێک لە ژێر پێتاندا ئەوە یەک وسلك لكم فيها سبلا ودروستی کردووە بۆتان لە ناو زەویدا سبل چەندان ڕێگای هاتوچۆکردن سەر زەوی وشکایەکەی شوێنێکی لێ نییە بە شاخە قایمەکانیشەوە ڕێگایەکی لێ نەبێت بۆ پێداڕۆیشتن کاتی خۆی پێداڕۆیشتنی پیادە یان ئاژەڵ و شت کە هەبووە ئەو جار وأنزل من السماء ماء ناردوویەتیە خوارێ لە ئاسمانەوە ئاو ئەو جار فأخرجنا به هێناومانەتە دەرێ خوا دەفەرمێت بەهۆی ئەو ئاوەوە ئەزواجا من نەبات شەتا چەندان جۆر لە نەبات لە گژوجیای جۆرا و جۆر جا ئەزواج دەکرێت مەبەست لێی نێرە و مێ بێ یان ڕەنگ و شێوەی جیاواز
لە گژوگیاکان کە هەر یەکیان جۆرێکە و نەوعێکە کە ڕێک چۆن بەشەر و مرۆڤەکان هیچی وەکو یەک نین، گژوگیاکانیش تامیان، شکڵیان، بۆنیان، حەجمیان، قەبارەیان هەر یەکیان نەوعێکە. واضحە؟ الذي بەڵگەی عەقڵی، بەڵگەی بەرچاو، الذي چونکە فیرعون نەیدەتوانێت ئینکاری ئەوانە بکات. وتبای ئەمنیش ساحیبی زەویمە، هەر پێی وتپا دەوەرە مشتەقۆڵێکی دروستکە، دەستەوەستان دەبوو. وتپای ئەمنیش بارانی دەبارێنم، وتپایان دەی تەمان هیچ پێ نەدەکرا. وایە بۆی الذي جعل لكم الأرض، خوای من ئەو زاتەیە دروستی کردووە بۆ ئێوە زەوی مەهدەن بۆکو ڕاخەر، وسلك لكم فيها سبلا، وجێڕاویشێتی بۆتان دروستیشی کردووە بۆتان لەناو زەویدا سبل چەندان ڕێگا بۆ هاتوچۆکردن. وأنزل من السماء ماء، ناردوویەشتە خوارێ لە ئاسمانەوە ئەو جار ئەوە خوا بۆ خۆی دەفەرمێ فأخرجنا به، هێناومانەتە دەرێ بەو ئاوە ئەزواجا من نەبات شەتتا، ئەزواج چەندان جۆر لە گژوگیای جۆرا و جۆر، یعنی تام و ڕەنگ و شکڵ جۆرا و جۆر. ئەو جار خوای گەورە فەرموویەتی کول و بخۆن لەو گژوگیانە، وەڕعەو بژ لەوەڕێنن ئەنعامەکم ئاژەڵەکانتە. کول و ئێوە بخۆن و هەروە وەڕعەو یعنی با بژ لەوەڕێن، با گژوگیا بخۆن ئەنعامە ئاژەڵەکانتان. إن في ذلك بێگومان لەو گژوگیا جۆر بە جۆرانەدا لە ئایاتین چەندان بەڵگە و نیشانە هەن، بەڵام بۆچێ؟ لئولی النوها، بۆ خاوەن ژیرەکان، بۆ خاوەن عەقڵەکان. کولوا وەڕعەو بخۆن، ئەو بۆچەیە؟ خواردنەکە بۆ مرۆڤە. وەڕعەو یعنی بلەوەڕێن، با بلەوەڕێن یعنی یا بلەوەڕێنن ئاژەڵەکانتان. إن في ذلك بێگومان لەوەدا لە ئایات چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا هەن لەسەر مردن، لەسەر زیندووبوونەوە، لەسەر دەسەڵاتی خوا، بەڵام بۆچێ؟ لئولی النوها، بۆ ژیرەکان، بۆ ئەوانەی عەقڵ. ئەوجا خوا دەفەرمێ منها، هەر لە زەوی خەلەقناکم، ئێوەمان دروست کرد. وایە وفيها نعيدكم، هەر بۆ ئەو ناو زەویەش دەتانگەڕێنینەوە. ومنها، وهەر لەو زەویەش نخرجكم، دەتانهێنین لە دەرێ تارة أخرى يعني جارێکی دیکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەچوویە سەر قەبر و گۆڕوشتی مشتەخۆڵێکی هەڵگرتووە، منها خەلەقناکم، تۆزێکی فڕەداوە، ئەو گڵەی کە دەیبینن لەو شێوەی ئەو گڵەی ئێوەم دروست کردووە. وفيها نعيدكم، هەندێکی دیکەی هەڵداوە، هەر لەو گڵەش جارێکی دیکە دووبارە زیندوتان دەکەم، یعنی دەشتان خەمەوە گڵەکەی و دەبنەوە بەگڵ. ومنها نخرجكم، جارێ ئەنجا مشتێکی دیکەی تۆزێکی دیکەی هەڵداوە، فەرمێتی هەر لەوە جارێکی دیکە زیندوو دەبنەوە. منها خەلەقناکم، لەو گڵە ئێوە دروست کراون. وفيها نعيدكم، بۆ ناو ئەو گڵە دەچنەوە. ومنها، وەلەو گڵەش نخرجكم، دەتانهێنمەوە دەرێ، زیندوتان دەکەمەوە تارة أخرى جارێکی دیکە. جا ئەوەی یەکەم قەناعەت، هەموو کەس قەناعەتی پێیەتی کە خوا لەو گڵە لە نەبوونەوە ئینسانی هێناوەتە بوون، هەمووشمان قەناعەتمان هەیە دەچینەوە ناوی. وایە ئەوە دوو قۆناغێکیان ماوە، مەنتیق نییە دوو قۆناغیان ڕاست بن بوو بن قۆناغی سێهەم نەبێ. ئەوجا دەفەرمێ وەلەقەد ئەڕەیناه، سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە پیشانی فیرعەونماندا ئایاتینا، بەڵگە و نیشانەکانی خۆمان، كلها هەر هەمووی. واضحە؟ بەڵام فەکەذەبە یعنی نیشانەکانی بەدرۆزانین، و ئەبا یعنی ڕازیش نەبوو بە ئیمان هێنان و هەڵگەڕایەوە لە باوەڕهێنان. وەلەقەد ئەڕەیناه، سوێن بەخوا پیشانی فیرعەونماندان ئایاتینا، نیشانەکانی خۆمان، كلها هەر هەمووی. فەکەذەبە وئەبا، فەکەذەبە نیشانەکانی بەدرۆزانین و هەروەها وئەبا یعنی پشتیشی لە ئیمان هێنان و لە باوەڕهێنان و لە شوێن کەوتنی پێغەمبەران. ئەوجار قالە فیرعەون گوتی ئەجئتەنا، ئایا تۆ هاتووی بۆ لای ئێمە، لیتوخریجەنا، بۆی دەرمانکەی بەهێزی خۆت و بە عەقڵی خۆت، من ئەڕضینا، لە زەوی خۆمان، بسیحریکە، بەو جادووەی کە پێتە ئەی موسا، مەبەستی دەستەکەی و گۆچانەکەی بوو. قالە ئەجئتەنا، ئەتۆ هاتوویە لای ئێمە،
لتخرجنا بۆی دەرمانکەی من ئەڕضینا لەو زەویەی خۆمان لەو شارەی خۆمان بسیحرێکە بەهۆی ئەو جادووەتەوە ئەی موسا ئەوجار پێی دەڵێ چی فەلەنەئتیەنەکە سوێند بێ دێنین بۆت بسیحرین مثلی جادوێک لە هاوشێوەی جادووەکەی خۆت فەلەنەئتیەنەکە سوێند بێ دێنین ئێمەش بۆ تۆ وە قسەی فیرعەون نییە بسیحرین مثلی بە جادووێک هاوشێوەی جادووەکەی خۆت بۆیە فەجعل بەینەنا فەجعل یعنی دانێ دیاریکە لە نێوان ئێمە و بەینەکە لە نێوان خۆت مەوعیدەن کاتێک لا نخلفه ئێمە لەو لا نخلفه نحن یعنی دواناکەوین ئێمە لەو کاتە ئێمە لە کاتی خۆماندا دەینە ئەو شوێنە وەلا ئەنتە تۆش دوامەکەوە ئەوجار کاتێکی چۆن دانێ مەکانەن سووە یعنی شوێنێکی دیاریکراو و هەروەها کاتێکی دیاریکراو دەکرێت مەکانەن سووە دەگونجێ مەبەستیشی شوێنێکی ڕێک و تەخت بۆی کە لەوێ ئەمە سحرەکانی خۆمان هەڵدا و ئەتۆش بۆچانەکەی خۆت عرض کرد هەموو خەڵک چاوی لێبێت و هەموو خەڵک ببینێ بۆ تەبەن ئەو کاتە فیرعەون موسای نەکوشتووە یان نەیگرتووە خۆ مەگەر خوای گەورە بە موعجیزەیەک ڕزگاری کردبایە تەنها بە زاهیری دەسەڵاتی هەبوو و فیرعەون لە خۆشی ڕادەبینی ئەوەی بکە بەس بۆ نەیکرد چونکە موسا تەبەن ئەوە نییە کە چوو بێتەوە میسر هەمان ڕۆژ ڕێک چوو بێتە ماڵی فیرعەونی بێگومان لەناو میسردا خەڵکێکی بان کردووە خەڵکێکی داعوە کردووە فیکرەکەی بڵاو بۆتەوە فیرعەون دەیە فیکرەکەی لەناو ببا نەک شەخسەکەی چونکە شەخص ئەگەر لە ناویش بچێ فیکرە و مەبدە هیچ کار لەناو ناچێ ئەگەر بە کوشتنی شەخسەکان بە بردننی شەخسەکان فیکرە نەمابانە دەبوات دین نەمابایە وایە یان فیکرەکانی دیکە خۆیە و فیکرەی لینین و نازانم چیانە فیکرەکان هەرماوە شەخسەکەش نەماوە وایە بۆی ئەو ویستوێتی لە ڕێگەوە فیکرەکەی دەرهێنێ فیکرە بۆیە تەمەن پێشنیاری ئەوەی بۆ کردووە کە بە حیسابی خۆی پێی وابووە ئەو بەتەنێ ساحرێکە و ئەو چەندان ساحری هەنە دەتوانێت قەناعەت بە خەڵکی بکاکە موسا ساحرە بەڵام من چەندان ساحرم هەنە ئەگەر ئەو گۆسانێکی کردووە بە مارێکە من چەندان کەسی دیکەی لەوێ گرنگترم هەنە و فکرەکە دەبووکرێتەوە و وەک دەڵێ وەکو جاران تەخت و ئەوەکەی خۆم بەردەوام دەبێت بۆیە دەڵێ فەلەنەئتیەنەکە بسیحر مثلی هیچ سوێن بێت دێنین بۆت جادووێک بە هاوشێوەی ئەوەی تۆ فەجعل بەینەنا دیاریکە لە نێوان ئێمە و بەینەکە لە نێوان خۆتدا مەوعیدەن کاتێک لا نخلفه نحن لا تأكيدشي دەکاتەوە لا نو نحن یەکشتن بۆ دووجار وا دەڵێ یعنی دڵنیا بە ئێمە دواناکەوێن لا نخلفونه ئێمە لە کاتی خۆمان دواناکەوێن وەلا ئەنتە ئەتۆش نابێ دواکەوی ئەتۆش دوامەکەوە ئەوجار مەکانەن سووە شوێنێکی دیاریکرا و ڕێک دیاریکە قالە دیارە موسا سەلامی خوای لەبێ ئەویش بەرنامەی خۆی هەیە دەفەرمێت مەوعیدکم کاتی دیاریکراوی ئێوە ئەو کاتێک کە بۆ ئێوەی دادەنێم و بۆ ئێوەی دیاری دەکەم با یەوم الزینە با ڕۆژی جوانی بێ ڕۆژی زینە یعنی ئەو ڕۆژێک کە خەڵک خۆی تێدا دەڕازێنێتەوە خەڵک خۆی تێدا جوان دەکە یعنی ڕۆژی جێژن دیارە زانیوێتی چ ڕۆژێک لەکەن بەنو ئیسرائیل لە قبتی و خەڵکی مصر گرینگە و خەڵک تێدا خڕ دەبێتەوە و خۆی عرض دەکات و بێ ئیشە و خەڵک بە مناسبەی دەزانێ دەفەرمێ کاتی دیاریکراوی ئێوە با ڕۆژی زینە بێ ڕۆژی جێژن بێ ئەوجار پێشنیاریش دەکەوە ئەی یحشر الناس با خەڵکیش هەمووی کۆ ببنەوە ضحا یعنی لە چێشتەنگاوێکدا شوێنەکەش و کاتەکەش و وەختەکەشی دیاری کرد وازەحەها جێژنان سەرە بەیانیەکەی خەڵک لەکن خۆشمان خەڵک بە جێژنی دەزانێت و گەرم گوڕانی لە وەختی قەرە باڵغی و خەڵک ئاوەدانی و ئەوەیدا بە خەڵکێکە کۆ بێتەوە بەیانی با ساحیرەکە و جادوگەرەکەش بەتەنێنێن خەڵکی دیکەش بێ قالە مەوعیدکم فەرمووی کاتی دیاریکراوی ئێوە یەوم الزینە ڕۆژی جێژنە و ئەن یحشر الناس و با کۆ بکرێنەوە خەڵکیش لە چێشتەنگاودا کۆ ببنەوە خەڵکیش لە چێشتەنگاو
ئەوجا دەفەرمێ فتەوەلا ئەوجا پشتی تێکردن فرعون فتەوەلا فرعون ڕووی لێوەرجێڕان پشتی تێکردن فرعون یعنی ئەو شوێنەی بەجێهێشت دواتر چی کرد فجمع كيده فجمع يعني يكي خست كيد بلان ونقشكاني يعني شو طبعا لشويني كباسي دكا قران كاما الساحري آزا وبليمة وشارزايا كدلن چەند هەزار ئەوەی هەبوو جادوگەری هەبووە لەو هەمووانە چەندی هەڵبژاردون حەفتا و ابن عباس دەفەرمێ 72 جادوگەری آخر بە حساب دەرەجە شارەزا و بلیمەتی دیاری کردوون بە ئەو پەڕی خۆ ئامادەکردن و ئامادەباشی چونکە سحر ئامادەباشی و تەرتیباتی دەوێت چونکە سحر بەڵێ فێربوونەکەی علمێکە بەڵام خودی سحرەکە کوفرە يعني استعانەیە بە جن و جنۆکە ئەو حەفتا و ئەوەندە ساحرەی تەمرین پێکردون و ڕاهێنانی پێکردون هەموو جۆرە ئامادەباشیەکیان کردو ئەوجار بەو ئامادەباشیەوە هاتوون لەگەڵ موسادا سەلامی خوای لێبێ ڕوبەڕوو بوونەتەوە فتەوەلا فرعون ڕووی لێوەرجێڕان فجمع كيده يعني فجمع كوي كردنەوە یەکی خستن پلانەکەی جا کەیدیشن دەڵێن ساحرەکە یعنی کۆی کردنەوە ساحرەکان جادوگەرەکان بە نەخشە و پلانەوە ثم ئەتا ئەوجار هاتن بۆ شوێنە دیاریکراوەکە قال لهم موسى پێشەوەی تەوان سحرەکەی بکەن جادوەکەی بکەن موسى ئامۆژگاریەکی کردوون قال لهم موسى بە ئەوانی گوت موسى وەیلەکم هاوار بۆ ئێوە لەناوچوون بۆ ئێوە بەختبەختی بۆ ئێوە لا تفتروا على الله كذبا هەڵمە بەستن بە ناوی خواوە درۆ بە ناوی خواوە مەکەن تەوبە بکەن پەشیمان ببنەوە کەسێکی دیکە بە خوا مەزانن فەیوسحیتەکم دەتانگرێ لە ناوتان دەبا خوا بعذابین بە سزایەکی سەخت تند ئەوجار پێیان دەڵێ وەقەد خابە بێگومان زەرەرمەندە خەسارەتمەندە لە هاتوودا من افترا هەر کەسێک بە ناوی خواوە درۆ هەڵبەست دیارە ئەوان کە سحریان دەکرد ئێستاشی لەگەڵدا بێ کەس ناڵێ ساحرەها سحری دەکەم جادووی دەکەن دەڵێن نوشتەم بۆ کردی و دوعام بۆ کردی و شتەکەم یەکاو و ئەوەی سحریش هیچ ساحرێک بەشتی خۆی ناڵێ سحر بە ئەوەی خۆی ناڵێ جادوو بۆیە شتێکی دەکا خۆیەتی ئیستیعانەیە بە جن بە شەیاطین خۆ کافرکردنە حاڵشی دەداتە لای خوای کە ئەوە دەبێتە دوو گوناه دوو تاوان دوو خراپە قال لهم موسى پێی گوتن وەیلەکم هاوار بۆ ئێوە بەدبەختی بۆ ئێوە لا تفتروا على الله كذبا هەڵمە بەستن بە ناوی خواوە درۆ فەیوسحیتەکم لەناوتان دەبا خوا بە سزا وەقەد خابە بێگومان زەرەرمەندیش دەبێت من افترا هەر کەسێک کە درۆ بە ناوی خواوە هەڵدەبەستی کاریگەری هەبوو قسەکانی یانەی بووە بێگومان بۆیە دەفەرمێت فتەنازەعوو کەوتنە ناکۆکی سەبارەت بە ئیشەکەیان لە نێوان خۆیاندا کاریگەریەکی دروست کرد زۆرینەی ساحرەکان گوتیان ئەو قسانەی موسای ئەو قسەی مەنینە قسەکانی لە قسەی جادوگەرەکان و ساحرەکان و درۆزنەکان ناچێت وەرن با نەیکەین وەرن بە ڕوبەڕووی نەبینەوە دەدۆڕێین دەیبینەوە نایبینەوە الحاصل فتەنازەعوو کەوتنە ناکۆکی ئەمڕەهم لە سحرەکەیان لە ئیشەکەیان لە نێوان خۆیاندا بەڵام چیان کرد ئیعلانیان نەکرد و ئەسەڕوو شاردیانەوە النەجوە ئەو قسانێک کە بە چرپە بە یەکتریان دەگوت بە چرپە بە یەکتریان دەگوت نەلەکن فرعونی دەوێران تەڵەن خۆیان ئەو زوعفەی خۆیان پیشاندن نەشیان دەویست وەک دەڵێ موسا هەست بە زوعفەکەیان کات چونکە خۆیان یەکلا نەکردەوە جارێ بۆیە فتەنازەعوو ئەمڕەهم کەوتنە ناکۆکی سەبارەت بە ئیشەکەیان لە نێوان خۆیاندا و ئەسەڕوو شاردیانەوە النەجوە ئەو قسانەی کە بە چرپە لەگەڵ یەکتریان دەکرد قالوا ئەوجا گوتیان چی دواتر کە تەبان ئەو هیچ گومانێکیان بۆ دروست بوو بەڵام فرعون تەماعی بەدەست بۆ بەرنابوون وعدی پێدابوون شتیان داتێ لە خۆیان نزیک کاتەوە بیان کاتە دەسەڵاتدار بۆیە قالوا گوتیان ئین هادانی لە ساحران ئەوانە دوو جادوگەرن بەڵام قسەی زاریانە قسەی دڵیان نییە
يريدان ديانويت أن يخرجاكم خلقنا أي ودركا من أرضكم لزوية كتان بسحرهما بزاد وكيان أو جار ويذهبا ديانويت لناوي ببن بطريقتكم بطريقة يعني منهج رباز آين كتان المثلى ككموين أو بيوينية بحساب خوان أو قصي دليان ترسيان لينشتوا بدورنو خريكا قناعة دكن بلام لبرامبر خلقي دا آخوان بيشان ددن قالوا إن هذان لساحران قلت يعني أوانا دو كسي جادو قرن يريدان أن يخرجاكم ديانويت إيو دركا من أرضكم لزوي والشار ولاتان بسحرهما بزاد وكيان ويذهبا آمان جيان أويل لناوي ببن بطريقتكم رباز دين آينكتان المثلى كيو بيو بابندن يان كلهمو دين كان تشاكترو باشتر واضحة؟ لو جارتيان كرت فأجمعوا بيكتريان قد يان أويك قوركيان يان فرعون بيقوتون فأجمعوا كيدكم يكي خن بلانكتان يكي خن جادوكتان سحركتان يعني هموتان والحاصل ليك كاتداو لشوينيكي دياري كراودا سحركي خوتان وجادوكي خوتان كان بوي ببيت الجادوكي بهيس فأجمعوا يكي خن ريكي خن إيشكتان وسحركتان ثم أتوا باشان ورن روبا بنوا لقل موسادا صف بريس واضحة؟ أو زار قلت وقد أفلح بيقمان سرفراز دبي اليوم أمره من استعلى هركسك سركوت هركسك زال ببسر موسادا أوان لبيني خوان دا نافسيان بو طبعا خو لو هموانا يكدب وبراوة أوي دبو براوة طبعا خلاطي قورترو هابوي قوتيان وقد أفلح بيقمان سرفرازة لكن فرعوني ها بختور لكن فرعوني قازان ذكاء لكن فرعوني أورو من استعلى أوي سركوي بسر موسايدة واضحة فأجمعوا كيدهم بيكتريان قلت يجي خن بلانكتان ثم أتوا إن جاورن بريس وقد أفلح اليوم بيقمان سرفرازة أمرو أويك سردكوي ما بيتيوانيا قالوا يا بله تاوانيا صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه